پرسە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دوورەی تۆفیق شارەزای هەڵبژاردن ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز دوورەیت شەوتان باش، سپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سبەی تیر و پشک بۆ ژمارەی هاوپەیمانی و پارت و کاندیدەکان بەڕێوە دەچێت. بەڵام پرس ئەمە نییە، لە ئێستاوە ناڕەزایەتی دروست بووە لە ناو خەڵقە کە زۆرێک لەلایەنەکان کاندیدەکان پارەی دەوڵەت لە ئێستاوە بۆ مەسەلەی هەڵبژاردن بەکاردێنن بۆ بانگەشە. ئێوە لەسەر ئەم مەسەلەیە دەچین دەڵێن چی؟ بۆچی دەبێت پارە هەڵ لە ئێستاوە پارەی دەوڵەت بەکار بێت؟ ئێوارەتان باش، سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانتان، سڵاو بۆ تەواوی جەمارەکەت. تێبینێکی زۆر گرنگە لە کاتێکدا کە سبەی تیر و پشکێک دەکرێت بۆ ئەو وادەیە دەست پێ دەکە وادەی تیر و پشکەکە بەیانی دەکرێت ژمارەی و ڕێزبەندی قاوارە و لایەنەکان ڕادگەیەندرێ لە نێو کاتی دەنگدانە. بێگومان بە تیر و پشک ئەنجام دەدرێ ئەم بابەتە. لە هەمان کاتدا بەڕاستی هۆشداری و ترسیش هەیە بۆ ئەم بابەتە، پارەی دەوڵەت و پارەی سیاسی بەکاردەهێنرێت و قۆستنەوەی دەستەڵات بۆ بانگەشەی هەڵبژاردن لە لایەکی دیکەوە. بەڵام بلانی کەم هەندێک دڵنەوایی هەیە، هەندێک دڵنەوایی هەیە کە بڕیاری سەرۆکاتی وەزیران کە هەموو ئەو بابەتانە بووە سێندرێنێ لە دام و دەستگاکانی دەوڵەت کە دەقۆزرێنەوە لە بابەتی بانگەشی هەڵبژاردن. بەڕاستی ئەمە بڕیارێکی ئەرێنیە بۆ لە خزمەتی هەڵبژاردن دەکات کە ناکرێت پۆستی حکومی بقۆزرێتەوە بۆ خزمەتی هەڵبژاردن و داواکاریەکانی هاوڵاتیان لە ڕێگەوە جێبەجێ بکرێن. بەڵام لە هەمان کاتدا کۆسپی هەرە گەورە پارەی دەوڵەتە، چۆنیەتی بەڕاستی کۆنتترۆلکردنی بانگەشەی هەڵبژاردن لەلایەکەوە لە لایەکی دیکەوە لە ڕێی دیاریەوە دەدرێت، بەخشین دەدرێت، تەنانەت پرسە دەکرێت، دەنگکردین هەیە. بەڕاستی ئەمە کێشە هەرە گەورەکەی بۆ پرۆسی هەڵبژاردن. بڵێ زۆر باشە. بەڕێز دوورەیت بەردەوام لە هەموو هەڵبژاردنێک دەڵێن دەبێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و بێگزی و فزی بێ. بەڕای تۆ گەرنتی هەیە ئەم جارە ئەم هەڵبژاردنەی ئەم جارە کە لە عێراق دەکرێ پاک و بێگەرد و بێگزی و فزی بێ؟ بێگومان من هاوڕام لەگەڵ ئەم بۆ چوونە بە هۆکارێکی زۆر ڕوونەوە. بەڵگەش بۆ ئەوەیە ئەو هۆکاری کە باسی دەکەم بەڕاستی ساختەکاری ئەوەی کە دەوێت ساختەکاری بکات دەسێت دەنگ دەکرێت، دەیتوانی کە ساختەکاری بکاتە کەواتە ئەو پارەیە بۆچی خەرج دەکەی لە بانگەشەی هەڵبژاردن لە لەکردنی دەنگەکاندا، کەواتە هەندێک ئامراز وەستاون لە بەردەم ساختەکاریدا هەندێک شت بەڕاستی قورس بووە ئەوانی کە دەیانەوێت ساختەکاری و هیچ ئامرازێکی دیکار نەماوە، تەنها ئەوە ماوە دەنگ بکرێت پارە لە ڕێگەی دیاریەوە بەسەر هاوڵاتیان دابش بکات. باش بەڕێز دوورەیت ئەمڕۆ نووری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا ڕایگەاندووە دەڵێت دەبێ ڕێگری بکرێ لە ئەوەی بەعسیەکان بگەڕێنەوە ناو کایی سیاسی یان خۆیان هەڵبژێرن بۆ پەرلەمان و دەسەڵات بگرنە دەست. پرسیار ئەمەیە ئایا ئەم قسەیەی مالیکی بەگشتی دژی سونەیە یاخود ئەوەیە کە بەعسیەکان لە ژێر ناوی تر ئێستا هەن و دەیانەوێت بەشداری لە هەڵبژاردندا بکەن؟ ئەمە وەکو بۆچونێکی کەسی خۆیەتی بن با بڵێن کەسایەتێکی سیاسی بەتەنیا، ئەمە بڕیارێکە بەرگەیەکە لە یاسادا هاتووە بۆ ساڵی 2023 کەەوە نابێت ئەوانەی بڕیارەکان دێپرسینەوە و دەیانگرێتەوە ناکرێت بەشداری هەڵبژاردن بکەن. ئەمە مادەیەکی چەسپێنراوە لە سای ساڵی 2023دا
بۆیە لە هەمان کاتدا ئەگەر هات و تێبینیەکە بێ لە سیاسەکاندا یاخود فۆکسی بخەنە سەر ئێمە دەمانێت ئەو پامە بگەینیت پامی دڵنیاوی بۆ تەواوی لایەنە سیاسەکە کەوا بڕگەیەکە لە سای 4 ساڵی 2023 کە تایبەتە باڵبژاردنەکاندا ئەم یاسایە تێیدا هاتۆ بڕگەیەکی تێدا هات و بڕگەیەکی تایبەت هەیە کە ناکرێ ئەوانەی کە لێپرسینە و دادپەروەری دەیانگرێتەوە ئەو ڕێکارانی کانەگرێتەوە ناتوانن بەشداری هەڵبژاردن بکەن لە ڕێگەی لایەنێکی سیاسیەوە. زۆر باشە بەڕێز دوورەیت پێم وایە بۆ خۆشتان ڕەنگە ئاگاداری ئەم مەسەلەیە بن عێراق ئێستا لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی پێکاتەی نەتەوەیی و ئاینی بە تەواوی دابەش بووە لە پەرلەمانیش بینیمان شەڕ و پێکدادانی تایفی و مەزهەبی دروست بووە پێ وایە ئەم هەڵبژاردنە بتوانێت هیچ لەم دابەشبوونە بگۆڕێت بەڕاشکاوی دەیڵێن گەلی عێراق گەورەتر و وشارترە لەو ناوانەی کە هەن ئەو بەڵگەش ئەوەیە کە چەندین تەنگژە بەسەر کۆمەڵگەی عراقی و چەندین وەسەرخانێکی گرنگ بەسەر گەلی عراقدا تێپەڕیون کە یەکگرتوویەکی زۆر گرنگ هەبووە بەڵام ئەوەی کە ڕێگری ناکە کە هەندێک لە سیاسیەکان بەڕاستی بانگەشەی هەڵبژاردن نەقۆستنەوە بابەتی مەزهەبیەت بەکاردێنن بابەتی نەتەوەیەت بابەتی خێڵەکی بۆ بانگەشە بەکاردێنن بۆ دەستکەوت و پۆستی خۆیان لە پرۆسی هەڵبژاردندا ئەمە ڕاستیە ئەمە کە هاوڵاتی عراقی پێویستە وشار بێ لەم بابەتەدا هاوڵاتی عراقی لە کوردستانەوە تاوەکو بەسڕا هەیە هاوڵاتێکی وشارە کە وشارێکی نیشتیمانیانەی هەیە کە ئەوەی کە ڕوودەدات لە عراقدا ئاگدارە لە یەکگرتووی نیشتیمانی بێگومان ناکەوێت ئەم یاسانی لەسەر جێبەجێ نابێت ئەم ناوانەی لەسەر جێبەجێ نابێت. بەڕێز دوورەیت جار لە دوای جار لە هەڵبژاردنەکان بەشداری خەڵک بۆ دەنگدان کەم دەبێتەوە چونکە خەڵک بێزار بوون لە پەرلەمان لەبەرەوەی هیچ کارێکیان ئەنجام نەداوە هیچ یاسایەکیان دەرنەکردووە لە بەرژەوەندی خەڵک بێ پێت وایە ئەم جارە بەشداریکردن زۆر دەبێ یان کەم دەبێ وەکو جۆرێک لە تۆڵەکردنەوەی خەڵک لە پەرلەمان و هەڵبژاردن تێبینێکی زۆر گرنگە لە لای ئێوەی بەڕێزەوە من هاوڕام لەگەڵتن بەڵام هەندێک وردەکاری هەیە ڕوونکردنەوە هەیە هەندێک لە کەمکردنەوەی ڕێژەی بەشداری بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە یانەوە تا باوەڕ کە بەشداریکردن هیچ پاساوێک هەڵ ناگرێت هیچ پێویست ناکات شێوەی حکوومەت هەر هەمان شت دەبێت هیچ گۆڕانکاریەک ڕوونادات مەبەستم ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی وەزیرانە باوەڕیشی بەوە هەیە کەەوە بابەتەکە سەقامژیرەوە هیچ پێویست ناکە بەشداری بکەم ئەم دوو هۆکارە هەمیشە ئامادەیان هەیە کە پێیان وایە سەقامگیری هەیە بۆیە ڕێژەی بەشداری کەم دەبێتەوە بەڵام پێویستە لەوە تێبگەین دوای ساڵی 2023 هیچ ئامرازێک بۆ گۆڕانکاری نییە تەنها سندوقی دەنگدان نەبێت پێویستە هاوشاریەک لەلایەن هاوڵاتیان هەبێت کەناڵی ئەوەی بەڕێز کاناڵەکانی دیکە کە هانی خەڵک بدەن بۆی بەشداری هەڵبژاردن بکەن بۆ ئەوەی کەەوە خەڵک زیاتر بەشداری بکەن بۆ ئەوکە گۆڕانکاری بکەین گۆڕانکارێکی ڕیشەی شێوەی پەرلەمان بگۆڕین کە تۆ باسی کرد باسی تێبینێکی زۆر گرنگ کردێت کە لاوازی یاسادانان هەیە ئەمە گۆڕانکاری ناکرێت تانها بۆ دەکرێتکەوە شێوەی کیانەکان شێوەی لیانەکان نەگۆڕێت شێوەی کەساتەکان نەگۆدرێت خەڵکێکی توانە هەڵبژێرن کە توانایان هەبێت توانای ئەویان هەبێت کە یاسادا پرێژن بۆ پێویستەکانی هاوڵاتیان ئەمە لەلایەک لە لاشی دیکەوە دیموکراسیەت بەڕاستی گرنگە بەردەوام بێت بەرپرسیارەتی هەمووانە بەرپرسیارەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە بەرپرسیارەتی حکوومەتە بەرپرسیارەتی کۆمیسیە بەرپرسیارەتی ڕاگەاندنە هەموو ئەمانە پێویستە یەکگرتوو بن بۆ ئەوەی کەەوە هۆکار بن لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی بەشداری و هاوڵاتی زیاتر بەشدار بێت چونکە هیچ ڕێگەیەکی نییە جگە لە هەڵبژاردن بۆ گۆڕانکاری زۆر باشە زۆر بەڕێز دوورەی تۆفیق شارەزای هەڵبژاردن ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.